بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بەیانی تۆش باش هەکار بەو بەیانی کە من و هاکار هەستاوین بۆ پێشکەشکردنی ئەم بەرگە و بابەتانە هەڵبەت خۆشحاڵین چونکە ژیان دەرفەتێکی تری پێداین کە بتوانین ئەم بەیانیەش لەگەڵێەوە بین تا بەو بەرگە و بابەتانی ئامادەمان کردووە ئەو تەوەرانەی کە قسەی لەسەرەکەین زانیاریەک بگەێنێ بە ئێوە و بتوانین ئەو بیر و بۆچوونانەی هەمانەجا ئەگەر نەرێنی بێ جیاواز بێ و بیگۆڕین تا بتوانین کارەکانمان بەباشی بکەین و ئەو ژیانەی کە وەکو هەمیشە ئاڵێمەوە محکوم کراین پێی بە باشتر و بە خۆشتر بەڕێ بکەین. سڵاوتان لەوێ ئازیزان خۆشحاڵین ڕۆ لە دەستپێکی ڕۆژێکی نوێ لەگەڵ ئاژە لەگەڵتان دەبیت بە هیوای ئەو بابەتانێک کە دەستنیشانمان کردووە بە شێوازێکی باش و جوان و ئاسان بتوانین بیگەینین بە ئێوە بابەت و بڕگە و تەوەری جیاوازمان هەیە بابەتەکانمان هەماڕەنگە وەک هەمیشە بەیانیان بە هەماڕەنجیەوە جوانە بە بابەتی نەرم و سەرنجڕاکێشەوە جوانە بەڵام با بزانین سەرەتا ناونیشان چیمان هەیە. با بەشداری 42 خانمە هونەرمەند پێشانگایەکی شێوەکاری لە ئورمیەی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە چوو. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان 8 خزمەتگوزاری دیجیتاڵی ڕاگەیاند. دوای 5 ساڵ یەکەم پێشانگای کتێب لە دوهۆ کرایەوە. ئاژە هونەر خۆی زۆر جوانە بە تایبەت ئەو کاتە جوانترە کە خانمێک هونەرمەندە. جامەم زۆر بەدڵە. لە شاری ئورمەی ڕۆژهەڵاتی کوردستان پێشانگایەکی هونەری تایبەت بە شێوەکاری خانمان کراوەتەوە. لە پێشانگاکەدا 42 خانمە شێوەکار بەشدار بوون و 52 بەرهەمی هونەریان نمایش کردووە و بە هەزاران هەواداری هونەریش سەردانی پێشانگاکەیان کردو چونکە سەرجەم ئەو تابلۆیانە بە قەڵم ڕەساس کێشراون و ڕەش و سپین وێنە کێشان بە ڕەش و سپی چێژێکی زۆر تایبەتی هەیە هاکار یعنی هەر کەس ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئارەزووی هونەریشی نەکرد بێ هەر دەستی داوەتە ئەو قەڵەمی کە لە مەکتەب بەدەستیەوە بۆ وێنێکی کێشان وانە هەر لە منداڵیوە ینی سەیری دەکەی دەردەچی ئەمە هونەرمەندێکی معقولی لێ دەردەچی توانایەکی زۆر باشی هەیە هەندێکیشیان وەکو من ئاخەرێکی شەڕەپشی لە ئەو بابەتانەدا ئەو شاخ و داخە دروست دەکەن و ئاوەک دێت هەر ئەلمۆیم شتێکی لێ کردووە وانە بێگومان بێگومان بە ئەم راپۆرتە ببینین لەسەر ئەم پێشانگای خانمە دەستڕەنگینەکە. ڕۆژهەڵاتی کوردستان باژارێ ئورمیێ ئالیە ژنên کورد ve pêşangeha huneriyê hate vekirin. Çel jinên Kurd yên şîvekar kombûne cemyek 6 mangan xebitîn 52 nexşên qelemê reş hêzkirin. Jinên Kurd pişt xebatê xwe xelas kirin ew siretê pê rûnahiya çawan emeka destên xwe çêkirine dixwastim bi gelê xwe ra parve bikin. Bervê çendê navxeda drav kom kirin salona otelekê girtin ser navê nemaîşgeha ajar pêşangeh vekirin. Xwedê ev nemaîşgeha me dana ku huner bête nasandinê ve jinkî me yê Kurd kiçikê me yê Kurd kamal rûnişne xwe du hunerê da biçin ve bişên ew îdê xwe nezeratê xwe bîne bi tesvîr. Beşdariya pêşangehê gelek qelebalix bû. Hemû kes gelek heyecan bû. Gelek hunermendê şîvekar یکم جار ناو خباتی و صابون. تابلو من رشقلمه طرها دویکی و کوچیکی یا دما شنگال وقتی که شرچه ببو. ها کلا اصلا هنر کردی دخبتم. تمام از دخوازم که تمام عکس ما هنر کردی دویکیت ما یکو گلا و کو زحمت کشن. تمام او تصویری و تو از هستی کم فقط اوان شول کم. هدف اوه که هنر خود کردی نشا تمام دنیا بدن. وینه‌ین کوبان حس کردن خودی و تک جدا بود. اول در مورد موفقیت جنان نشید دادن. پروی نشانه موفقیت و پرواز و سربلندیه. براستی هر کسی روشا کوته دا نقش کرده بود. هر شخص اگه مورد علاقه نقاشی خود کشی یعنی ما در نظر طرف اگه گوچان بکشیده. والله ما به های پر ریال سوی قلم چیکریه و گل از زحمتات کشن تقریبا 1 سال دوربری 2-3 مارگا. دخوازم که واقعا
ایان دا کشوری در نزانه ولی ایان دا واقعا زیده طرفدار هبی زیده هنرجو هبن که باعث افتخار بیت واقعا. هدف آرمان جامن او که نوشی بدهتن او دایک پناه دایک با زندگی ما همیاد دایک ما پناه دایک به حکم ملائکه هی زندگی دا چند زندگی خوش بی نخوش بی دایک میو دیگه نه هم بیز آخادا و حکم ملائکه هنه او کچکه که روسه در واقع عکس که تاریخی کشوه از خواستم بگم که جلگه و جلگه کردینه و تاریخ روستا هبونه. نقاشام تقریبا دیگه تا قرن 17 میلادی و سبک جلگه و انگلیسیه. پیشنگاه جنین روشهرات کردستان یین ارمیه در روزان بردوام کرد. نزدیک 5000 کسان سردان آوی کرد. هنری شیواکار نهاد خازم پیشنگاه و سازیده بند اوجی کار خو پیش و ببند. سنرسال کردستان 24 ورمیه سەراوی ڕوانسەر ئەم شوێنە لە ناوەندی شاری ڕوانسەر و سەراوی جاوری لەسەر ڕێگەی ڕوانسەر بۆ کرماشانە کە بە هەردووکیان لە کۆتایی هاوینی ئەم ساڵا وشک بوون ئەم دوو شوێنە پاژەوەی کە شەپۆلی بەفروباران مانگی ڕابردوو ڕۆژهەڵاتی کوردستانی گرتەوە جارێکی دیکە ژیاونەتەوە ئەم دوو سەراوە یاخود ئەم دوو سەرچاوەیە و پڕ ئاو بوونەتەوە. جا ئەم دوو سەراوە جیا لەوەی دوو شوێنی گەشتیاری گرنگی شاری ڕوانسەرن سەرچاوەی سەرەکی دابینکردنی ئاوی خواردنەوە و لە هەمان کاتدا پێداویستەکانی کشتتوکاڵی ئەم ناوچێش. پاش چەند مانگ وشک بوون جارێکی دیکە سەراوی ڕوانسەر لە سایەی بەفروبارانی مانگی ڕابردوو ژیاوەتەوە. ئەم سەراوە کە لە ناوەندی شاری ڕوانسەری پارێزگای کرماشان هەڵکەوتووە هیەمای ژیان و ئاوەدانی شارەکەیە و یەکێک لە شوێنە گەشتیارە گرنگەکانی پارێزگای کرماشانە. سەراوی ڕوانسەر کە لە وەرزی پڕئاویدا لە هەر چرکەیەکدا 2700 لیتر ئاوی لەبەردەڕۆیشت 2 ساڵە بەهۆی وشکە ساڵی و لێدانی چەند بیری قوڵ لە داوێنی چیای شاهۆ و لە سەرچاوەکانی ئاوی ئەم سەراوە لە کۆتایی وەرزی هاویندا وشک دەبێت. هەر بۆیە ژیانەوەی دووبارەی هاوڵاتیانی خۆشحاڵ کردووە و بەم بۆنەیەوە خەڵکێکی زۆر ڕۆژانە سەردانی دەکەن. ئێرە شاری ڕوانسەرە ئەوەی کە دەبینن سەراوی ڕوانسەرە ئەم سەراوە لە بەدوای ئەم بارنی بەفروبارانی هەفتەی پێشوە زیندوو بووەتەوە و زۆر خەڵک بەوە خۆشحاڵە چون ئەم سەراوە بە تایبەتی بۆ خەڵکی شارەکانی دووەڕە و ڕوانسەر تایبەتی گرنگ هەیە لە بواری کشاوەردی و ئاوی خواردەمەنی. چەند کیلۆمەترێک ئەولاتریش لەسەر ڕێگەی ڕوانسەر بەرەو کرماشان سەراوی جاوریش کە ئەویش یەکێک لە شوێنە گەشتیارە گرنگەکانی ناوچەکەیە و چەند مانگێک بوو وشک ببوو دیسان پڕئاو بووەتەوە. ئەم سەراوە بە گوێرەی وەرزەکان لە هەر چرکەیەکدا لە نێوان 50 تا 500 لیتر ئاوی لەبەردەڕوات و جیا لەلایەنی گەشتیاری سەرچاوەیەکی گرنگی دابینکردنی ئاوی خواردنەوە و کشتتوکاڵی ناوچەکەیە. عینەبان سراو جاوریە ئیمساڵ و بەرەکەت بارشێکە فرە بوو ئاوەکەی سراو تەخیەوە ئاو جاوری فرەی کردووە مردم هاتن بۆ تەفری کشتێکی خۆشحاڵنەوەی بابەتەکە ئیمساڵ بارشێ پڕبەرەکەت و فرەمان بوو ئیشەڵا کە هەروواوێتە مردم بتوانن بێن تەفری بکەن ئی ئاوا هەمیشە همچنان بەرقەرار بێت. هەردوو سەراوی ڕوانسەر و جاوری لەسەر چاوەسەرەکیەکانی دابینکردنی ئاوی ڕووباری قەرەسوون کە یەکێک لە سەرەکی ترین ڕووبارەکانی پارێزگای کرماشانە و بەدەشتی کرماشان و ناوشاری کرماشاندا تێپەڕ دەبێت. هەر بۆیە وشکبوونی ئەم دوو سەراوە جیا لەوەی کاریگەری لەسەر دۆخی ژیانی خەڵکی ناوشار و گوندەکانی دەوروبەری ڕوانسەر دەبێت کاریگەری لەسەر ژیانی بەشێکی زۆر لە خەڵکی پارێزگای کرماشانیش هەیە. کامیل بۆکانی کوردستان 24. لە ڕابردووە گەر کوردان لە هەرێمی کوردستانیا لە ناوچەکانی دیکەوە کۆچیان کردایە بۆ وڵاتانی دەرەوە تەنها وەکو کۆچەریەک بوون ڕویانە کردە تاراوگا بەڵام ئێستا ئەوان کەسانی دیارن ئەوان کەسانێکن جێگە دەستیان دیارە خاوەن بەهرەی باش و گەورن و خاوەن پلەپۆستیشن لە وڵاتانی دەرەوە لە شوێنە گرنگەکان لە ناوەندەکانی بڕیار تەنانەت بۆیە ئێستا کەسایەتی دیارەکانی کورد لە بەریتانیا کە لە بوارە جیاوازەکانە وەکوتم جێدەستیاندارە خاوەن بەهران لە بەردەم بەریتانیەکان باس لە ئەزمون و سەرکەوتنەکانیانەکەن. ئەم کەسایەتی کوردانەی نیشتەجێ بەریتانیا لە بواری زانستی ئەمنی ئەندازیاری ڕێگاوبان
ئەو کاری ناوازیان پێشکەش کردووە بوونەتە جێی سەرنج بۆ بەریتانیاکە. ئەمانە هاتوون بۆ ئەوەی سەرکەوتنی ئەو کوردانە ببینن کە لە بەریتانیا شوێن پەنجەیان دیارە. فیدراسیۆنی زانستی و پزیشکی کوردستان ساڵانە چەندین کۆنفرانسی وارەک دەخات و با خەڵکی بیانی و کوردانیش دەڵێت ئەم لێ هاتوانە کوردن. پشکۆنووری یەکێکە لەو کوردانەی کە ئەندازیاری چەندین هێڵی ئاسنینی بەناوبانگی بەریتانیایە و باسی ئەم کۆنفرانسە دەکات. ئەمڕۆ بەشداریمان کرد لەم کۆنفرانسە کە شتێکی زۆر باشە تقریبەن هەموو 3 مانگ 4 مانگ جارێک کوردانی خاوەن کار و خاوەن بەهرە لە کەژین لەم وڵاتە بیانیان یەکتریە بینن لە هەموو بوارێکە وەکو مەسەلەن وەکو هەندەسە تۆپ ساینس سەیدەلە هەموو شتێکی کە جا ئەمە باشەکەی لەوایە کە یەکتری ئەناسن دوو جیلی دووهەم لە ناوێن یەکتری ئەناسن و بیانیەکانی هەنێ بیانی داوەتەکە چکە بە زمانی بیانی بە زمانی ئینگلیزی باسەکرێ بابەتەکان. ئامانج لەم کۆنفرانسە ئەوەیە با خەڵکی بیانی و بەریتانیەکان بوترێت کورد شوێن پەنجەی لە بەریتانیا دیارە و ئێستا دەستی لە ئاوادانکردنەوەی ئەم وڵاتە هەیە ڕێکخەرانیشی ئەمە بەکارێکی پێویست دەزانن. ئێمە ئەمڕۆ توانیمان کە چەند کوردێکی بەتوانە بە ئەزمون کە پیشان بدەین لە بەردەمی بیانیەکان و کوردەکانە کە ئەتوانن کە کاری زۆر باش ئەنجام بدەن بۆ بەریتانیا لە لەندەن کە کاری باشیان. فیدراسیۆنی زانستی و پزیشکی کوردستان لە بەریتانیا ماوەی 30 ساڵە دامەزراوە و ساڵانە چەندین کۆنفرانس ڕێک دەخات. هەر 3 مانگ جارێک لە هۆڵێکی لەم شێوەیەدا چەندین کوردی بەتوانە با خەڵکی بیانی و بەریتانیەکان دەڵێن ئێمە شوێن پەنجەمان لە ئاوادانکردنی بەریتانیادا دیارە و ئاماژە بەوەش دەکەن کە کاتێک کورد هاتۆتە ئەم وڵاتە بڕیاری نەداوە تەنها شت ببات بەڵکو دەتوانێت زۆر شتیش ببەخشێت. دلۆڤان ئیمادەدین، کوردستان 24 لەندەن. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە لە هەوڵدان بۆ باشترکردن بۆ بەرەو پێشچوون لە هەموو سێکتەرەکان بەتایبەت لە بواری پەروەردە ئێمە لە ماوەی ڕابردوو لە تەنانەت لە پرۆگرامی بیانی 24 میوانی جیاوازمان هەبووە کە سەر بە سێکتەری پەروەردە بووە لەسەر ڕاهێنانکردن بە مامۆستایان و شێوازی نوێی خوێندن بۆ قوتابیان هەموو ئەمانە. بەڵێ هەر بۆیە وەزیری پەروەردە ئالان حەمەد سەعید ڕایگەیان کە وەزارەتی پەروەردە لە کابینەی نوێمە ژێرخانێکی فراوانی دیجیتاڵی بنیادناوە کە داتای 2,100,000 قوتابی تیا تۆمار کراوە و ڕاشی گەیان کە سەرۆکی حکوومەتی هەرێم گرنگێکی زۆر بە پرۆسەی بە دیجیتاڵکردنی سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان دەدات. لە کابینەی نوێمیشدا 6,000 لاپتۆپ بەسەر قوتابخانە حکوومیەکاندا دابەشکراون. پەروەردە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە ژێرخانێکی دیجیتاڵی فراوانی دامەزراندووە کە تیایدا داتای 2,100,000 قوتابی و مامۆستا پێکەوە تۆمار کراون بە هەموو وردەکاریەکانەوە. ئەم وەرشەرخانە دیجیتاڵی ناو وەزارەتی پەروەردە ئاسانکاریشی تەواوی کردو بۆ هەموو لایەنەکان کە لە ناو ناوەندەکانی خوێندن ئێستا کارەکانیان لە ڕێگەی پلاتفۆرماری ئەلکترۆنیەکانەوە بە شێوەیەکی باشتر. پشتیوانی ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سیستمی پەروەردە و بۆ پرۆسەی بە دیجیتاڵیکردن و دابینکردنی پێداویستیەکان کە تا ئێستا 6,000 لاپتۆپ بەسەر ناوەندەکانی خوێندنی حکومی دابەشکراوە و هەروەها ئامادەبوونی ناوەندەکانی خوێندنی ناحکومیش بۆ تێکەڵبوون بەم سیستەمە و هیمەتی دڵسۆزان بە تایبەتی بەکارهێنەرەکانی ئەم سیستەمە کە ئێستا ژمارەیان لە 11,000 بەکارهێنەر لە ناوەندەکانی خوێندن تێپەڕ دەکات. ئاژە بۆ بەرەو پێشبردننی کردی پەروەردە وەزارەتی پەروەردە کۆمەڵی خزمەتگوزاری ئەلکترۆنی ڕاگەیاندووە ئەمە بەستی ئەوەی کە کاروباری قوتابخانەکان و قوتابیان ئاسانتر بێ یارمەتی زیاتری مامۆستاکان بدە. ئێمە لەسەر ئەم بابەتە دەبەستین و دەیکەن بە تەوەری سەرەکی ئەمڕۆمان.
ئەبێگومان چونکە بابەتێکی زۆر گرنگە هەروەکو لە سەرتاژدا ئاماژەمان پێکرد لە کابینەی نوێمدا گرنگیدان بە کەرتی پەروەردەوە بە دیجیتالکردنی ئەم کەرتە کاری لە پێشینەی کارنامەی کابینەی نوێم بوو بۆیە ئەمڕۆ باس لەو هەوڵە گرنگە دەدەین باز لەو هەنگاوە گرنگە دەدەین کە وەزارتی پەروەردە نردوێتی بە جوهدی مامۆستایان و بە تایبەتیش وەزیری پەروەردە لەسەر هەموو ئەم بابەتانەی کە کردویانەوە هەکار پێشما بێت بەشێک لەو سیستەمە دیجیتالێکە لەبەردەست ئێمە هەیە خزمەتگوزاریە دیجیتالەکانی وەزارتی پەروەردە بەڵام لەوە گرنگترەوەیە کە ئێمە کەسێکی تایبەت شارەزا لە بوارەکە خۆی قسەمان بۆ بکە ئەویش بەڕێز زوهێر محەممەدە کە سەرۆکی لیژنەی سیستەمی ئی پەروەردەیە لە ستۆدیۆ میوانیەمەیە ئەمسا زوهێرم کاتت باشبیانی باش بەخێرات زۆر خۆشحاڵین بابەتەکە گرنگە و بابەتەکە پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ هەموو خێزانەکانێت چونکە لەگەڵ هەر خێزانێک قوتابی هەیە بێگومان پێمان خۆشە سەرەتا باز بکەی ئی پەروەردە ئەم پرۆژەیە چییە؟ زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە سیستەمی ئی پەروەردە سیستەمێکی دیجیتالیە چەندین بەش لە خۆ دەگری بەشی قوتابیان بەشی مامۆستایان و فەرمانبەران بەشی قوتابخانە بەشی موچە بەشی ژمێریاری و چەندین بەشی تر کە ئێستا یەکێک باسییان دەکەم ئەوەی ئێمە سەرەتا لە دەستپێکی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەست پێکرا ئەو بەشانە بوو کە باسم کرد بەشی مامۆستایان هەموو زانیارێکی ورد و دریشت سەبارەت بە مامۆستایان لە ناو ئۆستەمە تۆمار دەکرێت کە زیاتر لە 150,000 مامۆستا وانە بێژ لە خۆ دەگرێت داتای ئەوەندە کەسە زیاتر لە 1,800,000 قوتابی بە ناوەندەکانی خوێندنی حکومی و ناحکومی زانیاریان لەوێت تۆمار کراوە هەروەها هەموو زانیاریە دیجیتاڵیەکان سەبارەت بە قوتابخانەکان ئەوەی جێگەی باسە لە سەرەتای کابینەی نۆ ئەم سیستەمە پەیڕە و کرا لەسەر هەموو قوتابخانەکان ئێستا خۆشبەختانە زیاتر لە 11,000 بەکارهێنەرمان هەیە کە لە ناو قوتابخانەکان کار دەکەن و ڕۆژانە ئەو زانیاریانە تۆمار دەکەن جگە لەوەی ئەوەی پەڕەی پێدرا سیستەمی ئی خێزان کەوا سیستەمێکی دیجیتالیە چەندین ڕێنمایی دەداتە خێزان چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانیان و قوتابیان بکەن بە تایبەتی لە تەمەنە جیایەکان هەروەها سیستەمی ئی باڵەخانەمان هەیە کەوا پەیڕەو کرا سیستەمی ئی باڵەخانە هەموو زانیاریە ئەندازەیەکان لە خۆ دەگرێت ڕەفوو کە تایبەتە بە بینای قوتابخانەکان ئەو قوتابخانەی کە نۆژەن دەکرێتەوە ئەو قوتابخانەی کە دروست دەکرێتەوە ئەو قوتابخانەی کەوا پێویستی بە نۆژەن هەیە جگە لەوانە سیستەمی هەڵسەنگاندنی دەرەچیمان هەیە کەوا هەموو سەرپەرشتیاران ئێستا نازانم جەنابتان ئاگادارن یان نا لە کابینەینۆ شێوازی هەڵسەنگاندنی قوتابخانە گۆڕا و 4 ئاست درا بە هەر قوتابخانەیەک ئیتر لێژنەیەکی سەرپەرشتیاری سەردانی قوتابخانەکان دەکەن و ئەو قوتابخانەیە هەڵدەسەنگێنن طبعاً ئەو سیستەمی هەڵسەنگاندنی دەرەچی سیستەمێکی زۆر نوێیە و شێوازێکی زۆر نوێیە کە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت ئەو سیستەمە هەموو زانیاریەکانی تۆمار دەکرێن ناو سیستەمی ئی پەروەردە نەک تۆمار دەکرێت بەڵکو هەموو زانیاریە پەیوەستەکان بە قوتابخانە دێتە بەردەم سەرپەرشتیار بە شێوازێکی باڵێن ئۆتۆ بە شێوازێکی ئۆتۆماتیکی جگە لەوانە سیستەمی هەڵسەنگاندنی مامۆستامان هەیە بۆ قوتابیان دایک و باوکان دەتوانن فیدباچی قوتابی خۆیان وەرگرن کە منداڵی خۆیانە ناو قوتابخانەکان لە ڕێگەی سیستەمی ئی پەروەردەوە باشە مامۆستا بە سەردانیکردنی ئەم وێبسایتە هەموو ئەم خزمەت گوزاریانە بەردەستە؟ بەڵێ وەبسایتەکە بە ناوی چیە خۆت ڕایگەێنی لێرەوە پێمان www.ePerwerder.krd زۆر باشە ئەمە ناوی وەبسایتەکەیە کە وەکو مامۆساوتی هەریەک لەو خزمەت گوزاریانە بەڵام پێویستە وشەی بەکارهێنەر و
وشەی تێپەڕبوونت هەبێ بۆ مامۆستایان و قوتابیان واتە یوزەرنەیم و نەیمە هەبێت و پاسوۆرد بەڵام ئی خێزان بۆ هەموو خەڵکێکە و هەموو خەڵکێک دەتوانانی ئی ڕاهێنان کە دوونێ پەیڕەو کراوە جەنابی وەزیری پەروەردە ئیعلانی کرد کە سیستەمێکی وە شێوازێکی نوێ بۆ ڕاهێنان پێکردنی مامۆستایان پێشووتر ئەوەی ڕاهێنان دەکرا دەبایە هەموو مامۆستایەک با بڵێن 15 تا 20 مامۆستایەک لە ژوورە کۆ بکرێنەوە و ڕاهێنەرێک لە بوارە جیاجیایەکان ڕاهێنانیان پێ بکە ئێستا دەتوانین هەموو مامۆستایەکان لە ڕێگەی سیستەمی ئی پەروەردەوە و سیستەمی ئی ڕاهێنان کۆ بکرێتەوە بە ئۆنلاین و هەمویان دەتوانن بە وێنە و بە تێکست و بە دەنگ قسە لەگەل یەکتری بکەین یعنی بۆ نمونە مامۆستایەک لە زاخۆ دەتوانی سوود لە ئەزمموی مامۆستایەک لە پەروەردەی گشتی سلێمانی وەربگرێت کەواتە ئاڵوگۆڕی زانیاریەکان زۆر گرینگە کەوا پرۆسەیەکی زۆر نوێیە جگەلەوەی هەموو ئەو کەسانەی کە ڕاهێنانیان پێدەکرێت دەتوانن پەیوەندی بە ڕاهێنەرەکەی خۆیان بکەن چۆنەڵی 24 لەسەر هەر پرسیارێکی زۆر باشە مامۆستا ئەمە تایبەت بە قوتابیان زیاتر بوو بە خێوکەرانی قوتابی داکو بابانی قوتابی چه سوودێکی هەیە ئەم بە دیجیتالکردنە هەموو قوتابیەک زانیاریەکەی تۆمار کراوە ئەوە یەک دوو ئەو سیستەمە تەقلیدیە کەونا کە با بڵێن قوتابیەک لە قوتابخانەیەک دەگوازرێتەوە بۆ قوتابخانەیەکی تر ئەو سیستەمە تەقلیدیە کەونە نەماوە فای لە بن باغڵت بنێ و بڕۆی و ئەو لەو قوتابخانەیە بچی وەڕقەی قبول ئێستا نەخێر وەڕقەی قبولەکە دەینی هەموو زانیاری ئەو قوتابیە بە یەک کلیک لە قوتابخانەی ئەکس دەگوازێتەوە قوتابخانەی وای و هیچ کێشەی تێدا نییە و نەک بە زانیاریەکانی هەموو نمرەکانی شتێک هەیە پێدەگوترێت تۆماری گشتی ئەو قوتابیە و لە هەمووی گرنگتر مێژووی ئەو قوتابیە لە ناو سیستەم تۆمار کراوە کەواتە ڕۆژێک لە ڕۆژان لەو قوتابخانەیە بووە دوای ڕۆژێکی تر وازرێتەوە بۆ ئەوە بە خێوکار ئاسانکاریەکی زۆر دەبینی لە بەروەی پێویستی بەو فایلە نییە ئی خێزان وەکو باسم کرد بە خێوکاران بە خۆشحاڵیەوە ئێمە ئەعلانی دەکەین کەوا دەتوانن سەردانی پلاتفۆرمی ئی خێزان بکەن چەندین ڕێنمایی تێدایە بۆ وەرگرتنی بۆ مامەڵەکردن لەگەڵ منداڵەکانیان هەروەها ئی کتێبخانەمان هەیە هەموو خێزانێک دەتوانی هاندەر بێ بۆ مناڵەکەی خۆی بۆ ئەوەی کتێب بخوێنێتەوە لە هەمووی گرنگتر بەڕێز وەزیری پەروەردە دوونێ ئەو کتێبخانە ئیعلان کرا کە ئیعلان کرا هەر مامۆستایەک بۆ ئەوەی هام بدرێ مژدەکی باش مژدەیەکی باشی دایە بۆ ئەو هام بدرێ کەوا کتێب بخوێنتەوە ئەمە دەزانین کەوا کتێب سەرچاوی زانستە سەرچاوی بەرەو پێشکەوتنی هەر کۆمەڵگایەکە بۆ ئەوەی هاندەر بێ بۆ مامۆستایان دەتوانن ئەو مامۆستایی کەوا زۆرترین کتێب بخوێنێتەوە 5 میلیۆن دیناری بۆ تەرخان کرا بۆ یەکەم و 4 بۆ دووەم 3 میلیۆنیش بۆ سێیەم هەروەها قوتابیەکان دەتوانن ئاماژە بەوە بکەن لە ناو سیستەمەکە بەڕاستی سیستەمی ئی کتێبخانە سیستەمێکی زۆر جوانە نزیکەی 1000 کتێبی تایە ئەو وەبسایتیانەوەی کە کتێبخانەکە هیچ وش ناو تێپەڕوشەی ناوێ واتە یوزەرنەیم و پاسوەرد دەوێت ئەزانی چۆنە سیستەمی ئی پەروەردە کە لە سەرەتای ئەم کابینەیە دروست کرا هەموو قوتابیەک هەموو مامۆستایەک یوزەرنێم و پاسوەردی خۆی هەیە خۆی پێی دراوە هاتوانێت پێی دراوە ئەمە من لێرە کردمەوە بەڵام لە بەرەوەی ئێمە بەشدار نین وەکو مامۆستا ناتوانین یوزەرنێم و پاسوەردمان نییەوەتە ئەومان نییە بەڵام بۆ کتێبەکە کە باست کرەمەوێت لە بیرم نەچێت بە چ پێوەرێک دیارەکرێ ئەم مامۆستایە زۆرترین کتێبی خوێندۆتەوە چۆن خۆی سیستەمەکە سیستەمێکی دیجیتالیە و پێدەگوترێ ئی لایبرەری ینی کەواتە کتێبخانەیەکی ئەلکترۆنیە هەر مامۆستایە کە سەردانەکە ئەگەر هەر کتێبێک بکاتەوە و کۆتایی پێبینێ ئەوە ڕێژەکەی بۆ دیاری دەکەوێت هەنگاوی دووەم ئێمە با بڵێن کە ئەو چێبەرچەیە دانراوە لێژنەیەک سیستەم خۆی پێمانەڵێ ئاماژە بەوە دەکات مامۆستا فلان ئەوەندە کتێبەی خوێندوێتەوە
لێژنەیەک لە وەزارەتی پەروەردە دانراوە چاپۆی کەوتنێک لەگە ئەو مامۆستایە دەکات بزانی تا چ ڕادەیەک لەم کتێبانە ینی گفتوگۆ لەسەر کتێبەکە لەسەر کتێبەکان دەکرێت زۆر باشە مامۆستا ئەم پرۆژانە ئەم داهێنانانە لە کوردستان هەمووی هەری گرنگە بە تایبەت نوێیە ئێمە کە دەیبینین ئەمە هاوردەکراوە یان بیرۆکەی خۆمانە کە ئێستا جێبەجێ دەکات دەتوانین بڵین هەردووکانە بەڵام خۆی لە وڵاتانی پێشکەوتوو سیستەمێکی ئەلکترۆنی هەیە پێدەگوترێ EMIS Educational Management Information System واتە سیستەمی بەکارهێنانی زانیاری پەروەردەیی کەوا سیستەمێکی زۆر گرنگە بۆ پلاندانان یارمەتی دەردەبێ بۆ ئەو کەسانەی کە بڕیاریان لەدەستە یعنی هەر بۆ نمونە تۆ ئەگەر بتوێ مامۆستایەک بگوازیە و لە قوتابخانەیەک بۆ قوتابخانەیەکی تر ئەبێ بزانی ئەو قوتابخانەی کە ئەو مامۆستایە داوای دەکا بۆ نمونە ئەگەر بیرکاری بێ چەند مامۆستای بیرکاری هەیە و ئایا پێویستی پێ یان پێویستی پێ نییە ئێستا ئەو سیستەمە لە هەرێمی کوردستان پەیڕاو دەکرێت مامۆستا کە داوای گواستنەوە دەکا هەموو پلاندانانی پەروەردەکان سەیری سیستەمی ئی پەروەردە دەکەن بێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت EMIS لە وڵاتە پێشکەوتووەکان هەیە ئەو سیستەمی ئی پەروەردە سیستەمێکی خۆماڵیە هەڵبەتە زانیاریەکان ئەگەر بێت و بە دیتێڵ بچینە ناو زانیاریەکان هەندێک زانیاری لێ پێکەچی بەڵام کاتی کۆڤید پەتای کۆڤید هیچ ئێمە نەمان بیستووە هیچ حکوومەتێک نەیتوانی 8,000 وانەی دیجیتالی کەوا مامۆستای زۆرە و زۆر با بڵێن باسی دەکا بۆ قوتابیان تەرخام بکە ئێمە هەیتمانە ناو سیستەمی ئی پەروەردە ئیوانەمان هەیە ئی کتێبخانە هەیە هەندێک وڵات هەیە کتێبخانەی ئەلکترۆنی بەکاردەینێ بەڵام ئێمەش وەکو وەزارەتی هاوردە نییە مەبەستم هەویش بێ هەر ئەم لەگەڵەوە داما هەر کارێکی باش لە هەر وڵاتەکە دەکرێت بەڵام بتوانی بە شێوازێکی جوان لە کوردستان جێبەجێ بکەین سوودی بۆ کۆمەڵگە بۆ قوتابیان هەبێ ئەزانی چۆنە هاوردەکردن تۆ هەڵبەتە ئەمڕۆ لە دنیای تەکنەلۆجیا و دنیای با بڵێن ذەکا ئیصناعی تۆ سوود لە ئەزموونی وڵاتانی تر وەردەگری بەڵام هەر وڵاتێک تایبەتمەندی خۆی هەیە چۆن هەرێمی کوردستانیش تایبەتمەندی خۆی هەیە شتێک هەیە لە هەموو سیستەمێکی دیجیتالی بیان دیجیتالی نەبی پێدەگوترێ ئەداپشن کەواتە گونجاندن هەڵبەتە بە پێی شوێنی جوگرافی و کەڵچەری وڵاتەکەی ئەدەپشنی لە بۆ دەکەن ینی بە کورداندن ینی کورداندورانە باشە مامۆسا ئەم سیستەمە چڕوپڕە دیجیتالیە قورسە ئەم پرۆسە گرنگە چەنی پێچ و تا گیان تا نام ئاستە کە بەڕاستی ئەگەر وەک خۆدوتە بچیتە ناو دیتێل سووردەکاریەکانیەوە ئەوەندە ورد و چڕوپڕەکە بۆ هەموو مامۆستایان و هەموو خێزانەکان زۆر زۆری پێچێەوە ماوەی چنێکە خەریکن ئێمە لە سەرەتا کابنەوە خەریکین لە 2009ەوە پێشووتر خەریک بووینە بەڵام وەکو پایلۆت فیس وەکو لە هەندێک شوێن جێبەجێکرا بەڵام لە کابینەینەوە کە کابینەینەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سەیری کردکەوە پرۆژەیەکی زۆر گرنگە کوژمەی دارایی پێویستی بۆ تەرخان کرا و دەست بە جێبەجێکردنی کرا هەر بەتە بیدایەت زۆر قڕز بوو لەبەرەوەی قوتابخانەکان ئێمە سوپاسیان دەکەین سوپاسی بەکارهێنەرەکان دەکەین سوپاسی بەڕێوەبەرەکان دەکەین کەوا خەڵکانێکمان هەبوو بەڕێوەبەرمان هەبوو لە سەرەتا قوتابخانەمان هەبوو تەنها کۆمپیوتەریشیان نەبوو بەڵام زۆر یاریمەتی دەربوون بۆ تۆمارکردنی زانیاریەکان ئێستا هەموو زانیاریەکان خۆشبەختانە تۆمار کراوە و لە ماوەیەکی نزیکی شێشتا فراوان دەکرێت سیستەمی کەش هەیە هەکار ئیرەی نابی بە خوێنکاری ئێستا زۆر بەڕاستی مامۆستا من زۆر جار لەم ینی پڕ بەدڵ ئیرەیە بم کە بە خوێنکارانی ئێستا کە لە چ سیستمێکن هەم لە ڕووی مامۆستاوە هەم لە ڕووی وەزیری پەروەردەوە من بیرمە کە لەو تەمەنە ئەوەندە زۆریش نییە بەڵام هەر نەمەزانی وەزیری پەروەردە کێیە یعنی هەر نەمبینی بوو بەڕاستی نەمزانی بوو بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە لە ڕووی هیچ شتێک بە دڵنیاییەوە لە بیرتە ینی من و هاوڕێکم بێکەوە یەک کتێبمان هەبوو ئەمە زۆر زۆر داماوی بوو چەشتمانێ حەز دەکەم شتێک بۆ بەڕێستان ڕۆم کەمەوە بەڕێز وەزیری پەروەردە خۆی لەوانەیە بڵێم لە بەکارهێنەرێک
لە بەکارهێنەرێکی ئاسایی زۆر 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 شارەزاتە تەسەوڕ ناکەی کە چەند دەستە ناو دیتێڵ و هەموو دیتێڵ و هەموو تەفاسیلی هەموو سیستەمەکان دەزانی و ڕاستە و خۆ پەیوەندی بە ئێمە دەکات بۆ هەر گۆڕانکاریەک و بەردەوام خۆینە ناو سیستەمەکانەیە وەکو بەکارهێنەرێک خۆینە ناو سیستەمەکانە و هەر کێشەیە شەبی ڕاستە و خۆمان پەیوەندیمان پێ دەکات و بەردەوام بیرۆکەی نوێی هەیە بۆ بەرەو پێشبردننی ئەو سیستەمانە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس کە ئەم بەیانی لەگەڵ مامۆی مامۆستا سێکتەرەکە بێگومان بە جوهدی هەموو لایەکتان بۆ هیوایان کە خوێندکارانی کوردستان بتوانن شان بەشانی هەر خوێندکاری وڵاتانی پێشکەوت و بەرەو پێشەوە بچن و بێبەش نەبن لە هەر پرۆسەیەک وەر پرۆگرامێکی دیجیتاڵی لە جیهانە سپاس بۆیەوە سپاس بۆ زۆر سپاس. ئەمڕۆ ئێمە واز لە کتێب ناینی بێکمان هەر کۆمەڵگەیەک واز لە کتێب بێنێ ئەمە دوا دەکەوێت جێگەی خۆشحاڵیە ساڵانە لە دهۆک لە هەولێر لە سلێمانی پێشانگەی گەورەی کتێب دەکرێتەوە ئەم جارە نۆرەی دهۆکە لە ماوەی ڕابردوو لە سلێمانی بوو دوای 5 ساڵ دابڕان جارێکی دیکە پێشانگەی کتێب لە شاری دهۆک کرایەوە و نزیکەی 10,000 کتێبی تێدا نمایش کراوە و بەڕێوەبەرایەتی چاپ و بڵاوکردنەوەی کتێب لە شاری دهۆک ڕای دەگەێنێت کە لە پلانیانەیە ئەم ساڵ ژمارەیەکی زۆر لە کتێبیش بۆ نووسەرانی دەڤەرەکە چاپ بکەن. یا پارتووکێ لێ دۆکێ هەڵدەن پارتووک هاتنە نیشاندان divê pêşangehê de 16 pertûkxana û dezgeh çap û weşanê bejdar bûn. Merem jî ku qutabî û civak bigiştî hemû bêhnehandan ji bo xwandinê. Geleka giring e ev proseya berdewam bît ev bi mavê çendeke hatiya rawestandin ev pêşangehê kitêba. Bû berdewamiyekê bû vê bû xwandevana û qutabîya û rûşenbîra ev kitêb pîşangehê pertûka her bêne vekirin. Atanûka me 67 pertûk çapkîne wek bingehê Laliş ku demê me de ku em vê nûka hatî jî 20 kitêb me çapkîne. Piştîdariya me ewa de em diyareke biyan me jî xebatekî kirî. Rêveberiya ragihandin û çap û belavkirinê lê parêzgeha Dihokê li sala borî de hejmarek mezin ji pertûkan çap kirin û îsal jî li ser giringîdan û berhemên nivîsaran wê berdewam be. Me ferdît em pêşangeha Dihokê ya pertûkê ya heştê vekin ve pêşangeha heştê ya tê te vekirin. Bi bejdariya pitir ji 2000 navû nîşanin pertûka. Sercemê wan pertûkê hatîne nîşandan nîzîkî 10,000 pertûkin. Her dîsan gehne 16 pertûkxane û dezgehên çap û weşanê evrûke li vêrê amade ne. Lê navenda qutabîyan lê zankoya Dihokê mawê 5 rojan ev pêşangeh wê berdewam bê û qutabî dikarin mafayê jê pertûk û karên nivîsarên Dihokê û derve jî wergirin. Piştî 4 sala ji rawestandinê careka dî pêşangeha pertûkan li parêzgeha Dihokê hat avekirin û wêka vexizmeta xwendevan û nivîsaran da. Ev plan li parêzgeha Dihokê berdewam bê da ku careka din nivîsarên parêzgeha Dihokê xizmeta nivîsandinê bikin. Marşingalî Kurdistan 24 Dihok. هەر بە پێویستی دەزانین کە ئەم پێشایەنگا گرنگە بکەینە تەوەرێکی دیکەی پرۆگرامەکەمان لەسەر ئەو شێوازی بەڕێوچوونەکەی و کتێبەکان کە لە ناو پێشانگاکەدا نمایش کراون هەموو بابەتانە گفتوگوی زیاتری لەسەرەکەین لەگەڵ بەڕێز شیلان یۆنس کە بەڕێوەبەری ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوەی لە دهۆک بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە. ڕێز شیلان سڵاوت لێبێ بەیانیت باش خۆشحاڵین بێگومان جارێکی دیکە کە پێشانگای کتێبخانە یا پێشانگای کتێب لە دهۆک کرایەوە و هەبوونی هەر کتێبخانە لە هەر شارێک ئەمە ئاستی ڕۆشنبیری ئەم شارە نیشان دەدات و زۆربوونی ناوەندەکانی چاپ بڵاوکردنەوەش بە هەمان شێوە 5 ساڵە لە دهۆک پێشانگای کتێب نەکراوەتەوە بۆچی ئەم 5 ساڵە نەبوو و ئێستا بۆچی بە گرنگتان زانی دوای 5 ساڵ جارێکی دیکە هەوڵ بدرێن پێشانگای بکرێتەوە.
بله سپیدا هوا و به همی بینرن کاناله باش خوشحالی و ابرو دهی لروجا 25 هیوا 2024 رویبری آراگاندن و چاپا بلاف کرنه پارزگاه دو که رابویا بفکرنا پیشانگه که پرتوکا که گرا هشته که اوه جارا هشته اف پیشانگه هتی نفکرن بگمان نبونا بجین بودجه و قیرانا دارایی کارتی کرنه که زور لهمی سکترها کریه و تایبتی سکتر اون حکومت دا لی افصاله دا ما فردید که ام اوی پیشانگه وکین بوی ای که ام جاره کدی بزا و خاندنه بزا و چاپوی یا خاندنه پارزگاه دو که خورتر لی بکین باشە بەڕێز شیلان کاریگەری ئەم جۆرە پێشانگەیانە چییە بێت لەسەر ڕەوتی خوێندنەوە لەسەر بە کللتورکردنی خوێندنەوە لە ناو هاوڵاتیان بە تایبەت لە پارێزگای دوهۆک بله جبرک و هاتنا تکنولوژیای کارتکردنێکا زۆر لە خاندەوانی کریە لێ ئەم vê çendê nabînin ku di ev کارتکردنا بردام بیش بر هندی جی زورا گرنگه کو پیشانگه به نوکرن تایبتی اف پیشانگه ها ویدیمایی که موکر نووندا قطابیان زانکا دوک بویه که کو قطابیان زانکوی پتر نزیکی خاندنا پرتوک ببن و بجین خاندنا کاغذی ببن و دیر ببن جه پرتوکا دیر ببن جه خواندن الکترونی جبر که خواندن الکترونی بیشین کاتیان ماوی وی پیشانگه دا قطابیت شتن کمکا یعنی پرتوکان کمکا بابتن جورا و جور دست خوب بینن هر دیسان دبنه جدرن زانستی با قطابین زان کوی و دمو فایگهی نخو باشا بله شیلان خان تایبت با بۆ کتێبانێک کە لە پێشانگاکە هەن بێگومان لە هەولێر لە سلێمانیش لە ماوەی ڕابردوو لە ساڵێن ڕابردوو دەمانبینی بەشێک لە کتێبەکان ئەوانەی کە بیری چونڕەوی تێدایە یان کتێبێک کە پێچەوانەی دابوونەریتی و کللتوری کوردەواری بێ جێگەی نەدەبەوە ئایا لە پێشانگاکەی دوهۆک هیچ فلتەرێکە بۆ بەرەوەی کە کتێبەکان لە سەرڕەفەکان نمایش بکرێن پێداچنەوەی پێداکرابێ هیچ کتێبێک هەبووە کە قەدەغە کرابێ چۆنە بله پیشتر بری که ام اوه پیشانگه وگین کمبینه کاتکرن دگل همی وان روه برد پرتوک خانه بوی ایکی که او بابتن تینه نشاندان ات اوه پیشانگه دا بابتن دیری تونترویه بن بلا بابتن جورا و جور بن لی او بابت نبن که داویه ام توشی گرفته که توشی یعنی بجین شتاکی نخواز را ببین پراستیجی چون از زانکو جایی که بجین خواندنا بلند دو هر دیستان کمکا خلکی قصدا اوی جهید کن پیش وقت ما بر هویت خو کریم بوی چنده وکی ما آماجه پیکری کل ام وکر وبری ام بجدار بون پیشانگهن نیف دولتیان پرتوک هفلیر و سلیمانیه دیماهی که لجنه کاد بودانان بو حسنگاندنا اوان بابتا اوید که نه گنجای بتن نه دیری جواکی مدابن لیل پارزگاه دو که افچندنی نه بله باشه خاتو شیلان چند کتێب یاخود با بڵین کتێبەکان بە چەند زمان هەبوون لە ناو پێشانگەکەدا ئایا فارسی عەرەبی ئینگلیزی بە هەموو زمانێک بەردەست بوون و لە نێویشیاندا مەبەستمە بزانم ئایا بە زاراوەی کرمانجی تا چەند کتێبی جۆرا و جۆر بەردەستە بەڵێ هەر سێ زمانان بەشدار ببووم کوردی و عەرەبی و ئینگلیزی ئەمە بینیم vê dîmayîkê zarê kirmancî hêdî hêdî wergêrê me ew pertûkê ser zarê soranî yê werdgêrin bû ser zarê badînî li vê re çunke bû çi ihtimala rêjehera zor ew pertûke soranî hatîne
يعني زمان فارسی و بجین ترکی و یتاتی نورگران بو سرزار سورانی للفيري الباريزگاه دو که یه پیکول جدید کن اف ورگره ما هر دیسان زار سورانی ورگرن بو سرزار بادینی و دیسان هم بزاوا ورگران الپاريزگاه دو که وگاف که آسته برز دایه امید بینین کمکا گنجا نوی سرت ما قطابی خیندکار یه برف یعنی بجیم بزاوا ورگران وچن اوه کاره که گله که باشه بهتر کرن پراستی جی چونکه اگر اوان بجین یه هی مثلا دشت کاتی یعنی وقت خود دست نشان کتن بو کو شتن تکسته که حتی همشین بجین پرتوکه که بخوار گریتن اوه جی گله که باشه جبر مثلا روشن بیریاوی کسی بله پات ویتن او کسی جی شرازا بیتن تر دو زمانان دا او زمان وی بخو زمان دای و دیسان زمان او تیت ورگران بو سر کاچ زمانه که بیتن دویای شرازا بیتن تر دو زمانان دا باشه ما مستشیدن بشداری ناوەندی چاپ بڵاوکراوەکانی شارەکانی دیکەی سلێمانی هەولێرە هەڵەبجەیە ئەمانە چۆنە چەندە لە پێشەنگاکەتانداوە بەڕێبەراتیەکانی هەولێر سلێمان و هەڵەبجەمانش کە تایبەتن بە چاپ و بڵاوکردنەوە ئەمانیش لای ئێوە مەقعدیان هەیە یان شوێنێکی دیاریکراویان هەیە؟ بەڵێ جبركو ما اف صالة بلس والسر صالة اف بشانگه مدانا تيوادو دا چکه مها رمضان نزیک بو و دیسان اوابتنی او پرتوک خانه اوید نافخویی سنتر پاريزگاه دو که و کرده تایبتن لب انشالله پاییزا بهتن پروگرام مدایه که هم پیشانگه که برفرهتر یا مصر ام وکین ریوبرین چاپوشان الهولیر سلیمانیل حلبجل ادارن سربخو سوران زاخو همی او بجین وشان وان تدا بجدار ببن دیسان ملبره کو اف دستگاه دیتر جیش در وی ولاتی اوی پیشانگه دا بجدار ببن جبر کو وقتی هاتیه دست نشان کرن بونمونه کم سکنی هیوا چار هفده چار پیشانگانی دولتی ها پرتوکیل هفلره و دیسان یا بجین پیشانگه که دیتر یعنی دولتی الدیماهی که هیوا 11 و دست پی که هیوا 12 سلیمانیه جال وری دامن جال بو دهو که نامینیتن یعنی تو نشی تو وقتی که او صدا پیشانگه وکی که ورز قطاب خانه نمینن جبر هنده جی مدید تهیوادو دا یا گنجای که ام اوی بجین پیشانگه وکن چکی تهیواسی دا هل کفتن آدار و نوروزینه مها رمضانی نزیک بو جبروی که ما وگافکی دانا تنی او پرتوک خانه اوین بجین کرت تایبت بله مامۆستا شیلان یونس بەڕێوەبەری ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوە لە دهۆکەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ ئێوە بە هیوای کاری باشتر و بە زووترین کات پێشانگای لەو شێوەیە باش بۆ خوێنەرانی دووهۆکەوە بۆ کتێب دۆستان بۆ خوێنەر دۆستان سوپاس بۆ ئێوە کە لەگەڵمان بوون. ئەمڕۆ بابەتەکانمان زۆری ئەو بابەتانن کە پەیوەستن بە خانمان بە کاریگەری خانمان ئەم بابەتانەش هاوخواستە لەگەڵ هاژە زۆر بەدڵ من بگومان ئێمەش بەدڵمانە ینی بەڕاستی ڕاستە چونکە بابەتێکمان هەیە زۆر جار کە من منداڵ بووم گوێم لێ دەبوو لەبەر چەند هۆکارێک دەیانگوت نابێت خانمێک دادبەر بێ ینی یەکێک لەوانە پێیان وا بوو هەست و سۆز کاریگەری لەسەر بڕیاردانی خانماکە هەیە بەڵام ئێستا مەڕێک پێچەوانە بۆتەوە خانمان وەکۆی کە پێویستە بەو شێوازە بڕیار دەدەن یاسا چی دەڵێ شەرع چی دەڵێ کۆمەڵگای تو چی پێویستە و لە با بڵێن دادگای ناوەخۆ یاساکانی بەت شێوازێکە هەر بەم وەکو هەر دادوەرێکی دیکە مامەڵە دەکەن لە ماوەی چەند ساڵی ڕابردوو خانمان ڕۆڵێکی بەرچاویان لە بواری دادوەری و لە یاسادا جێڕاوە لە کوردستان هیچ ڕێگریەک لە بەردەم سەرکەوتنی و کارکردنی خانمان لەم بوارەدا نییە.
جا دادوەریش بە تایبەت کە هەکار ئاماژەی پێکرد یەکێکە لە بوارە هەرە گرنگەکانی حکومڕانی خانمانی کوردستانیش لەم بوارە جێپەنجیان دیارە خزمەتی تیاکەن هەرچەنە خانمان بۆ خۆیان هەکار دادوەری ماڵیشن وە نییە دادوەری بەڕێوەبردننی ماڵ و خێزانن جا ئەوە جوانترین دادوەریە گەر من ینی هەستی پێ بکەم و بینی بێتم وانە ئەی پیاوان نانا دادوەری لە ماڵە لەسەر پەروەردە بە تایبەت پەروەردەی منداڵ دادوەری ئەوێ پزیشکی ئەوێ مامۆستایی ئەوێ هەموو ئەمانەی ئەوێت کە خانمە بێ هەیبێت ئەمە ئەرکێکی زۆر قورسە بە تایبەت منەڵم خانمێک لە ماڵەوە کە مناڵێک پەروەرداکە دایک کە منداڵ و نەوەی داهات و پەروەرداکە بە هەموو ئەم پلانەیە ڕۆشتووە ینی دادوەرە پزیشکە مامۆستایە یەکمان خانمان هەموو شتن ئێستا باشە ئەمەش هەڵبەت بە ئەمە بڵم بە پاڵپشتی پیاوان بەهێز و پشگیری پیاوان ئەمە ڕاستیەکە ناکرێ ئەمە بۆ خۆشیە گەرنات خانم پیا ئەمانە هەمووی تەواوکەری یەکترین هەمویان هەر گرنگی تایبەتی خۆیان هەیە بۆ کۆمەڵگا و بۆ منداڵەکانیان بۆ دەوروبەریان بۆ بەرەو پێشچوونی وڵاتەکەمان پێشتر ژنên navavî cihî de kar dikirin rengel ser tiliyên destekî dihatine hejmartin. Xelat yekej dadwerên jina yên di barê dadwerî de nihamil bi milê zelaman kar dike. Eker pêştir bi bihaneya hestiyarî û dilnazikiya jinan ev kara bi wan zehmet bû. Lê bi gotina wê niha çi rêgiriyek nîne li ber jinan û dikarin hemî karan bikin. بفعليش براستي يعني إثباتي كردية ئافرەتانی کورد کە هەر بڵێن مەسئولیەتێکی پێ ڕاست پێ برێ زۆر شێوەیەکی زۆر بە جوانی و زۆر بەڕێکی و زۆر بە پرۆفشناڵی کارەکانی خۆیان ئەنجام دەدەن ئەوەش دەگەڕێتەوە لە بۆ متوانەبوونی ئافرەتانی کوردستان بەخۆیان و ئەو پاڵپشتیەی کە لە حکوومەت وەردەگرن و لە دەوراو پشتیان لە هاوڵانیان لە برادرانیان لە بڵێن پیاوەکان کە هیچ زۆرە ئاستەنگێک بۆیان دروست ناکەن و زۆر کارەکانی خۆیان بە شێوەیەکی ڕێکوپێک دەتوانن ئەنجام بدەن. لە هەرێما کوردستانی 72 دادوەرên jin hene. Ji sercemê 114 dawakarên giştî 65 ciwan jin in û jimara harîkarên dadweriyên jin 200 in. Li dadgeha têhelçûna Hewlêrê ji sercemê 85 dadweran 23 ciwan jin in û li dadgeha têhelçûna Slêmaniyê ji sercemê 96 dadweran 31 ciwan jin in û 10 jin ji sercemê 55 dadweran li dadgeha têhelçûna Duhokê ne û li dadgeha têhelçûna Kerkûk Germiyan 5 jin dadwerin ji sercemê 27 dadweran. Xoşî yeke ji wan parêzerên goberdewam li hindek dozên wê de dadwereka jin biryarê li ser dide û bi gotina wê sal bo sal xelk bi tir bawerî bi jinan heye taybet di barê qanûnî de. و گەیشتینە مستەوایەک کە شان بەشانی دادوەر و پارێزەرە پیاوەکان لە دادگاکان کار دەکەین بەبێ هیچ کێشەیەک ڕووبدە بەڵکو بە جێگای متمانە زیاتر لە پارێزەرەکە ئافرەتەکاندا دەبیندرێ و لە دادوەرە بەڕێزەکان لەبەر ئەوەی مەوازی سۆز و ئافرەتدا سۆز و بەزەی دایمە لەلایەن ئافرەتانەوە هەبووە بەس کە ئەو ڕێگای دادگەییمان گرتوتە بەر بەڕاستی ئەومان بەلاوە ناوە ڕێکارە یاساییەکان لەگەڵ هەموو تۆمەتبارێک و دادخوازێک بەڕێوە دەکەین. Jina Kurd her barekê dekar kiriye rolekê karîger hebûye. Rijdî û rastgoyiya wê demê karî da seliman diye. Got li cihê biryarê û guhorîna çarenivîsê jî jin kariya bi qasî wî barî derkeve. Hevrist Recep, Kurdistan 24 Hewlêr. لە ماوەی ڕابردوو بابەتی جیاوازمان هەبوو و هیوادارین توانی بێتمان بابەتەکان وەکو خۆی بگەێنی و هەر گۆڕانکاریەک هەرداهێنانێکیش دەکرێت بە هیوان بپەڕێتەوە بۆ نێو هەموو ماڵێک و هەمومان سوودی لێ ببینین. ئامانجی بەیانی 24 لە شاشەی کوردستان 24ەوە هەرەوەیە کە بە ئێوەی نیشان بدەین ژیان پڕە لە جوانی لە داهێنان لە سەرکەوتن و هەموو لایەنە باش و ئەرێنیەکانی ژیان نیشانی ئێوە بدەین کە ڕۆژەکەتانی پێدەست پێ بکەن تا بتوانن تەواوی ڕۆژەکە بە باشی و بە وزەیەکی باشەوە بەڕێ بکەن. سوپاس تام کاتە بینەروبی سەرمان بوون.